هونەرمەند ئەحمەد محەممەد فەرەج ناسراو بە ئەحمەد دەروێژ ساڵی 1965 لە شاری سلێمانی هاتوۆتە دنیاوە. کۆچ کردو کوڕی محەممەد فەرەج و خاتو ئامینە سەعیدە و لە ناو خەڵکی کوردستاندا خۆشەویستێکی گرنگی هەبووە. هەر بەهۆی ئەو خۆشەویستیەوە زۆر جار بە شەهاب بانگ کراوە. ئەحمەد دەروێژ لە بنەماڵەیەکی مامناوەند هاتووەتە دنیاوە. زۆربەی ئەندامانی خێزانەکەی هۆگری کاری هونەری کوردی و گۆرانی ڕەسەنی کوردی بوون. هونەرمەند ئەحمەد دەروێژ چەندین بەرهەمی بۆ بەیادگار بەجێهێشتوین کە بۆ هەتایە لە دڵی هەموو هونەردۆستێکدا بە زیندوی دەمێنێتەوە. دوایین بەرهەمی کە ناوی فریشتەی غەمە و لە هۆنراوەی محەممەد شێخ حسێن بەرزنجیە و ئاوازی هونەرمەند جەزای ساز و موزیک مامۆستا نزار زێوەیە و تایبەتە بە کۆچی دوایی شێخ مەحموودی نەمر. فرشتەی غەم سەری سوورماوەم شەو ئەوەندەی غەم بم و بەوداوەم شەو فرشتەی غەم سەری سوورماوەم شەو ئەوەندەی غەم بم و بەوداوەم شەو لەبەر لەساوی تیپی مەینەتیدا لەبەر لەساوی تیپی مەینەتیدا فرشتەی غەم سەری سوورماوەم شەو هەزار غەمی بەم و بەوداوەم شەو فرشتەی غەم سەری سوورماوەم شەو هەزار غەمی بەم و بەوداوەم شەو لەبەر لەساوی تیپی مەینەتیدا لەبەر لەساوی تیپی مەینەتیدا سوپای خۆشی شکستی داوام شەو سوپای خۆشی شکستی داوام شەو. ئەم بەرهەمە تۆمار کراوە و تا ئێستا بڵاو نەبووتەوە. بەداخەوە هونەرمەند ئەحمەد دەروێژ خۆی نەیتوانی ئەو بەرهەمە بە چاوی خۆی ببینێت. هونەرمەند شەهاب لەبەر بارودۆخی قورسی ژیان تا قۆناخی سەرەتایی خوێندوویەتی. هونەرمەند ئەحمەد دەروێژ جگە لە کاری هونەری و گۆرانی کەسێکی کوردستان پەروەر و نیشتیمان پەروەر بووە. لە ساڵی 1982 پەیوەندی کردووە بە ڕیزەکانی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان و بووە بە پێشمەرگا. شایانی باسە لە ڕاپەڕینە مەزنەکەی کوردستاندا و بە تایبەتی لە شاری سلێمانی لەگەڵ هونەرمەندان ئازادەڕەش و دڵشاد کوێستانی دەورێکی بەرچاویان هەبووە لە گەڕەکەکانی سەرشەقام و فولکەی دەستاڕەکە. كان باش الرحمن نبي بوشيتن جماعة محمد يلبي سكن دوامني ورافرينا جال بريب قرنا وباشتري نعم أمر رافرينا ودوامي هيش فنيجني
ئەو کاتێک کە ڕاپەڕین دەستی پێ کرد لە بەیانیەوە تەنها کاک ئازادەڕەش بە تاق متفەنگی خۆیەوە هاتە خوارەوانێ و چەند برادێکی لەگەڵا بوون بەڕاستی کە پەیوەندیمان هەبوو بۆوانێ ئێمە زیاتر پاسەکانمان ڕائەگرت بۆ ئەوەی دەوام نەکرێت بۆی کەس نەچێت بۆ دەوام ڕاپەڕین دەست پێ بکە هەر بەوەی شەو بوو کە پاسێکم ڕاگرت تفەنگکە لای سایقەکە بوو لێم وەرگرت بوو بەوە بوو بە دوو تفەنگ ینی زۆرمان پشت پێ قایم بوو بۆ تفەنگە ئەم چەکەیش دیار بوو کە شتێکی زۆر باش بوو لەو کاتەکە دەستمان کەوت بۆ ڕوبەڕووبوونەوە بەرامبەر ئەو پیاوانی کە چڵکاوخۆرەکانی بەعز بوون تەواریەکان و ئەمنەکان زۆر شتێکی باش بوو بەلامانەوە کە مقاومان پێ کرد و ئەچوونە سەر مۆڵگەکانیان زیاتر تفەنگ و تەقەمەنی باشتریشمانەکرد هەروەها یەکێکی تر لە ئەرکە پیرۆزەکانی کە لە سەرشانی ئەو کەڵا هونەرمەندە بووە کارکردن لە ناو ڕیزەکانی ئاسایشی سلێمانیدا بووە. ئەحمەد دەروێش ئەندامی کارای کۆمەڵەی هونەری میلی کوردستان بووە. من لبير مسلماني دقاوي من دالي ما من لبير مسلماني دقاوي من دالي ما جێگای ئەوات و کۆمەڵێیادگاریمە ئەیدادەی لەمەداد بە قورعان فریان نەکەوتی مردن چیا و کەس دێ نەگەیتا ئێستا مردن چیا و کەس تێ نەگەیتا ئێستا تەورات و زەبور تا دەگەیە ئێستا ئەیدادەیدا مردن چییە کەس تێ نەگەیتا ئێستا تەورات و زەبور تا دەگەیە ئێستا ئێستا سەفەری مەردی لێ دەرچێ لە هیچ گۆچێک کردنەوە تەرسە يا حدك الخوام رابينا حدك الخوام رابينا لسردوري وبيوالي دلني يا بدل ملاتا دلني يا بدل ملاتا دلني يا سمكة اليوني da 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 da
هونەرمەند ئەحمەد دەروێش ساڵی 1991 دوو جار بریندار دەبێت بەهۆی هەڵوێستە سیاسیەکانیەوە بۆ ماوەی 55 ڕۆژیش لە شاری هەولێر دەست بەسەر دەکرێت. هونەرمەند ئەحمەد دەروێش وەکو هەموو هونەرمەندێکی تری کوردستان تا کۆتایی تەمەنی لە بارودۆخێکی سەختی ژیاندا ژیانی بەسەر بردووە. سەد مخابن بەداخەوە لە ڕۆژی 5/6/2024دا بەهۆی نەخۆشی دڵ ماڵ ئاوایی لە هەمومان کرد و مۆمێکی تری دنیای هونەر کوژایەوە. بەرێ مخۆم جگە لە لایانی هونەریەکە هەمووکو پێشمەرگەیەکی دێرین چەند جارێ برینار کراوە و هەم بۆ پێشمەرگێکی ڕاپەڕین مانە هەموو هاوڕێکانم زۆربیان لە ژیانە ماون شاید حاڵی ئەوەن و هەم وەک کارمەندێک کە لە سرشێکی ئەمنیە 20 ساڵە خزمەتەکەم ئەنی تەنها وەکو نەرمەت خزمەتم نەکردو من ئەگەر تەمەنم ئێستا 60 ساڵ بێت من 40 ساڵە خزمەتی ئەم خاک و وڵات و بە تایبەتی یەکێتی خزمەتم کردووە. ئەوش پێم وایە ئەو جیازەیش کا شتێکی ئەوەنە گران نییە بەڵام بۆ من گرانە ڕاستە من لەبەرەوەی کە ئیمکانیەتم نییە ئەوە بکڕم لایانی پەیوەندیدار شتێکی ئەو تۆ نییە پێم وان نییە ئەو شتێکی ئەوەنە قورس بێ بۆ ئەوان جا ئەگەر بیکەن ماڵیان ناوە بێنێشیکەن هەر سپاسیانەکە وڵی تیاابێ 100% ئەبێ و جیازم بۆ دانێم چکە ئیتر ناتوانم ناعنی نەخۆم هیلاکەم نەڕۆیشتن ئەتوانم بڕۆم لە تەحملی گەرما ئەەکەم لە هیچ شتێک ئەنی تەحملی هیچ شتێک ناکەم بەڕاستیە تەنانە ڕۆیشتنیش ستا چەند هەنگایگە ئەمتوانی بڕۆم میسا ئەوش ناتوانم لەبەرەوەی لێدانی دڵم زۆر زعیفە. سپاسی بەڕێستان و برای بەڕێزم کاک جەزای ساس کە یەکەم کەس بۆ پەیوەندی پێوە کردم سپاسیەکەم کە بتوانێ هاوکاریەکمان بکات لە دانی پەیوەندیدارەوە بتوانێ ئەو جیازەمان بۆ جێبەجێ بکات سپاسیەکەم کە کاک جەزا بەڕاستی خەڵکێکی ماندووە خەڵکێکی هیلاکە وەک سەرۆکی کۆمەڵی هونەرە میلیەکان پەیوەندی پێوە کردم سپاسیەکەم دەستخۆشی بۆ جەنابتان. كمردم سينو يار بمنتيه كمردم سينو يار بمنتيه لستر خبرم لخو دانه بمنتيه لستر ترمم لخو دانه بمنتيه فریشتەی خەم سەری سوڕماوە ئەم شەو ئەوەندەی خەم بەم و بەوداو ئەم شەو لەبەر لێشاوی تیپی مەینەتیدا لەبەر لێشاوی تیپی مەینەتیدا سوپای خۆشی شکستی داوە ئەم شەو.